سپاس بۆ یووا فاوندیشن کە توانی بۆ جارێکی تر پێشنگایەکی وا لە پێناو برەودان بە کەلتوری هونەری لە ناو شاری سلێمانیدا بێنێتە دی. سپاس بۆ ڕێخەری پێشەنگا مامۆستا دارۆ کە توانی هەستا بە ڕێخستنی ئەو پارچانەی کە لە ناخی منە دروستکرابوون وەک ژیانێک کە بەرامبەر بە کۆمەلگاکەم دروست ببوو. پرۆژەی ژیانێکێکە لەو پرۆژانەی کە ساڵانێکە کاری تیاکەم لە لەحزەی دروستبوونیەوانەیە کە گەیشتن بە نەهامەتیەکانی گەلی کورد هەر لە ئەنفال تا هەڵەبجە تا شەنگال و کۆچ و کۆچرەوەکانی کە گەنجانمان ڕۆکەنە دنیایەکی دوور بەبێ ئامانج ئەکەونە ڕێ بۆ گەیشتن بە دنیایەکی خۆشبەختیانە. پرسیار زۆر جار لە لام دروستە بێ ئایا ئەوە خۆشبەختیە تا چەنە بێ؟ وەڵامەکەی لەوێدا دەبێت کاتێک کە لەسەر ڕۆخی دەریاکان تەنها پاشماوەی ئەسەری ئەو نەهامەتیانە ئەو تاکە پێڵاوەیە یا ئەو پاشماوەیە کە لە دوای خۆی بەجێڵێ لە کاتێکدا نازانین ئایا بەرەو دنیا خۆشبەختیەکە ڕۆشتووە یان بەرەو نەهامەتێکەیە کە کۆستەکەی و ئەگاتەوە ناو جەرگی گەشەی ژانی دایک. ژان لە لای من زۆرێک مانە ئەبەخشێ. ژانی ئەنفال یەکێکی گەورەترین ئازارە کە ڕوبەڕووینەتەوە کەم بۆتەوە لەو ڕووفاتانەیە دەگاتەوە کە کەسانێک دڵخۆش بوون بە گەیشتنی ئەو پاشماوەیە یا ئەو کیسەی کە گەیشتەوە دەست کە سوکار و ژانی ئەو بێتاوانانە خرانەوە نێو گۆڕ و گۆڕستانەکانی کوردستان بەوە دڵخۆشیەک یا ئارامەیەک بە خێزان و کە سوکاری بەخشە. بەڕاستی ژان کورد بەردەوام لە ئازار و نەهامەتیەکانە وجودی هەیە کاتێک کە شەنگال بەر هێرشی داعشکەوت و هاتەوە ناو کەسانێکی بێتاوان لە ژیگەیەکی ئارامە ئەژیان بێ ئەوەی هەست بە هەمبوونی هیچ دژایەتێ بکەن سیر دەکرد کەوتنە کوشتار و بردن و تاڵانی کردن و تەنانەت دەستدرێژیش کرانە سەر کەسایەتیەکانیان بە هەموو شێوەیەک. ئەمڕۆ من توانیم بە دۆکۆمنتی ئەو بەشە بکەم کە هونەر ببێتە نووسینەوەیەکی نوێی داهاتووی ئەو گەلە ببێتە دۆکۆمنتێک بۆ بە دنیا ناساندنی جینۆساید و ئەنفال و ئەو کارە ساتانی کە ڕووبەڕووبێ نێتەوە کەمە بێتەوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم پێشەنگایەدا کەسانێک گەێنە ناو پێشەنگاکە بە دیدگەیەک سێری ئەەکەن هەست بەو ئەحساسە لە لای دروست بووە کە ئەمە شوێنێکە لە شوێنەکانی ئەنفال هەڵەبجە کیمیاباران شەنگال پاشماوەکانی کۆچ لێرەدا بەدی ئەکرێ و بە بیرهێنانەوەیەکە یادەوەریەکانمان نابێت لە بیرمان بچێت. سپاس بۆ ئێوەی ئازیز.